ژمارەی قوربانیەکانی غەزا ئەوەندە زۆرە کە لەم سەدەیەدا هیچ ڕووداوێکی هاوشێوە ڕووی نەداوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەمڕۆ 27 تشرینی دووەم بڵاوی کردەوە ڕێژەی قوربانیانی غەزا لە مێژوودا و لەم سەدەیەدا وێنەی نەبووە. بە جۆرێک ڕێژەی قوربانیە مەدەنیەکان زیاتر بووە لەو قوربانیانی جەنگی ئەمریکا کە دژی عێراق و سووریا و ئەفغانستان ئەنجامی داوە بەراورد بەو ماوەکەمەی جەنگی غەزا. هەروەها شارەزایانی سەربازەی سەرسوورمانی خۆیان نیشان دەدەن لە بەکارهێنانی بۆمبی 2000 پاوەندی لەلایەن ئیسرائیلەوە کە لە توانایدایە یەک باڵەخانەی گەورە بە تەواوی بکاتەوە بەخۆڵ. جگەلەوە ئیسرائیل دەستیش ناپارێزێت و هەڵی دەداتە ناوچەی نیشتەجێبوونی چڕی دانیشتوانەوە. راپۆرتەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە ژمارەی ئەو ژن و منداڵانەی کە لە ماوەی 47 ڕۆژدا لە غەزە گیانیان لەدەستداوە زیاتر لەو ژن و منداڵانەی جەنگی ئۆکراینایە کە 21 مانگە بەردەوامە. حەماس و ئیسرائیل لە ڕۆژی هەینیەوە ئاگربەستی کاتیان بۆ ئاڵوگۆڕکردنی دیلەکانی هەردوو لە بەنێوەندگری قەتەر و میسر و ئەمریکا ڕاگەیاندووە. ئاگربەستەکە بۆ ماوەی 5 ڕۆژە و ئیسرائیل ڕایگەیاندووە دوای کۆتایی ئاگربەستەکە هێرشەکانمان بۆ سەر غەزا دەست پێ دەکەینەوە.